دیارە لە شەوی ڕابردووە بارانێکی بەخور و لێزمە دەڤەری باڵەکایەتی و برادۆست و ناوچەکەی بەگشتی گرتوتەوە. ئەمە شوای کردووەکەوە بەهۆی ئەو بارانە زۆر و بە لێزمەی کەوا باریوە لافاو دروست بێەوە بە تایبەتی کە ئێستا من لە دەڤەری باڵەکایەتیم لە ناحیەی سمیلانم دیارە لافاوێکی زۆر ئەو ناوچەی گرتوتەوە. لە ئێستادا ئەو ڕێگایە گیراوەکەوا من لێمە ئێستا تیمەکانی شارەوانی سەرقاڵی پاکردنەوەی ڕێگاکەن دیارە دار و بەردی زۆر گەورەی لەگەڵ خۆی هێناوە. وەکو دیارە ئەم پردە لە چەند گوندێک لە سەروی ئێمەوە کەوا لە گوندی پیرۆمەرەوە هێناوێتی چەند گوندێک هاتۆتە خوارەوە لێرانە ئەو پردێکەوە لێرە دیارە جگساوەتەوە. دیارە ئەمە دووەمین جارەکەوە لافاو لەم ناوچەیە بێتن، بەڵام خەمساردی حکوومەت وای کردووەکەوا لە لافاوی ڕابردووکەوە لە بەهاردا هات ئەو کات حکوومەت جارێکتر چارەسەری گرفتەکانی نەکرد، وای نەکردکەوە پردەکان چارەسەر بکرێن پاک بکرێنەوە یاخود ڕێگاوبانەکان پاک بکرێنەوە. بۆی جارێکترکە لە ئێستادا لافاو هاتۆتەوە ئەمە وای کردووە زەرەر و زیانی زیاتر بەرهاوڵاتیان بکەوێتن، زیاتر لە سی گوندی دەڤەری باڵەکایەتی بڵێ ڕێگاوبانەکان پەچی هاتوچۆیان کەوتووە، ڕێگاکان گیراون و لە شەوی ڕابردووە زیاتر لە 50 ماڵ بڵێن ئاوارە بووبوون لە ماڵەکانیان چوبوونەتەر. هەروەها لە دەڤەری برادۆستیش زیاتر لە دەم بڵێن گوند ڕێگاوبانەکان پەچیان کەوتووە و پردەکانی هاتوچۆ ڕووخاون. وەکو ئەبینین لەم ناوچەیە هاوڵاتیان بە تەواوی لە ڕووی کارەبا لە ڕووی ئاوەوە سەرچاوەکانی و پرۆژەکانی ئاویان تێکچووەوە کارەبا لەم ناوچەیە پچراوە. من بۆ زانیاری زیاتر قسە لەگەڵ چەند هاوڵاتیەکی ئێرە کەم بزانم ئەگەر بیتە ئێرانە سڵاوت لێبێتن لافاوەکە چۆن بوو، ئەگەر باس لە لافاوەکە بکەی زەرەر و زیانەکان چین بەرتان کەوتووە؟ سەرەتا بەخێراتن جنابتان دەکەین. بێگومان ئەم کارەساتە ئەو ڕووداوە سروشتیانە ئەم ڕووداوە سروشتیانە چەندین ساڵە دووبارە و سێبارە دەبنەوە، بەڵام هەرچەندە لەبەرەوەی ڕووداوێکی سروشتێمە ناتوانین گلەی لەو ڕووداوێ بکەین، بەڵام گلەی مەلێرانە ئەوەیە لە حکوومەت کە جسر ڕێگاوبان کارەبا ئاو بە شێوەیەکی هەندەسەیی دروست ناکرێ کە تو ناوچەیەکی شاخاوی بی ڕێگاوبان و جسرەوان بە شێوەیەکی هەندەسەیی دروست نەکرێن هەمیشە ڕاچاوی ئەم جۆرە کارەساتانە لێ دەکرێتەوە. لێرانە ئەوەی زەرمەندە چەند هاوڵاتیی فەقیرە کە زەرمەند دەبی دووبارە و سێبارە بەڕاستی هەرچەندە ئێمە لێرانە دڵخۆشین لەبەرەوەی زەرەری گیانی نەبووە، بەڵام لەم لایەشەوە دڵمان ناخۆشە کە چەند هاوڵاتی فەقیر چەندین جارە زەرمەند دەبن. جا لێرە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین ئینشاءالله ئەمە وەکی جاران نەڕوە وەکو کارساتکان کە نەڕوە خەرەبووی ئەم خەڵکە بکرێتەوە بۆی جارێک کە ڕێگاوبانەکانی بە شێوەیەکی هەندەسەیی دروستکەن جارش کە لەم کارەساتە مرۆیانە و سوشتانە زۆر سپاس. من پێشتر گوێم لە هاوڵاتیان بوو لێرە یانوت لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و کاتەی لافاو لێرە هات چەند کاندیدێکی حزبی دەسەڵات لێرە پێشبڕچیان بوو لەسەر پاکردنەوەی ڕێگاوبانەکان، بەڵام دواتر وازیان لێنا و دوای تەواوبوونی هەڵبژاردنەکان بەهانای هاوڵاتیانەوە نەهاتن. تۆ کۆمنت لەسەر ئەمە چییە؟ بەدڵنیایەوە ئەو کاتەی کە هەڵبژاردن پێش هەڵبژاردن دوو کاندیدی لایەنە حیزبیەکان هاتن بۆ ئێرانە کەچی لە کاندیدێک ڕسمی هەڵواسی بوو بە عەفارەکەی نانێ شتێ بکە کەچی پاش هەڵبژاردن یەک بەشەریش لێرە نەما، هەمویان چوونەوە ماڵی خۆیان تەنها ئەوەی کە زەرەرمەند بوو فەقیر و فەقارات بوو. زەرەر و زیان چی بەر هاوڵاتیان کەوتووە لێرە؟ تۆ وەک هاوڵاتیەکی بدەبەر؟ ئەوەی من ئاگادارم لە
گوندی بنقەڵات لە شارەدەی ئێمە ئۆتۆمبیل زیانی بەرکەوت و دوو ئۆتۆمبیل زیانیان بەرکەوتووە دوکانەکان بردویانن ڕووبار بردوویەتی و هەروەها جسرێکی ڕیسی ناوبینی سمیلان و ڕست و گرک بردوویەتی. دیارە شەوی ڕابردوو لە چەند شوێنێکی قەزای چۆمەن و دەڤەری باڵەکایەتی لافاوی گرتوتەوە نەحەی حاجۆمەران دەربەند گوندەژۆر و نەحەی سمیلان لە دۆڵی ڕوستێ ڕووباری دۆڵە ڕوستێ و گوندەکانی تووشی زیان بووە خۆشبەختانە زیانەکان گیانینین زیانەکان مادین و زیانەکانی تریش زیانی خزمەتگوزاری ڕێگاوبان ئاو کارەبا و پسرانی ڕێگاکانی چەندین گوند و بۆیە ئێمە ئێستا سەرقاڵی ئەوەین ئەو خزمەتگوزاریانە بگەینینەوە هاونیشتیمانیان پسرانی ڕێگا چەند پردێک پەککەوتووە و تێکچوون و هیوادارین بتوانین لە ماوەیەکی کەم تیمەکان ئێستا سەرقاڵی ئەوەن کە ئەوانە بگەینەوە هاونیشتیمانیان ڕێگاکان و ئێستا وەک دەبینن سەرقاڵی ئەوەن پێشتر ئێمە ئامادەکاریمان کردبوو ئەو ڕووبارەی دۆڵە ڕستخاوێن کرابەوە ئەگەر نازیانەکان زیاتر دەبوون هیوادارین بتوانین دواتریش بە دروستکردین لێژنە زیانەکان بە تەواوەتی بخەملێنین و خزمەتگوزاریەکان ڕێگاوبان ئاو کارەبا بە تەواوی بگەین و هاونیشتیمانیان بەخۆی کۆمەڵی گوندەکە دەتوانین بڵێن نزیکەی 30 گوند ئەو خزمەتگوزاریان پچراوە و خزمەتگوزاری ڕێگاوبان و هاونیشتیمانیان ناتوانن هاتوچۆ بکەن ئێمە سەرقاڵین لە ڕێبەرەی ساکردنەوە پاراستنی ڕێگاوبانی هەولێر بەڕێبەتی ئاودێری هەولێر ئێستا تیمەکانیان سەرقاڵی ئەوەنە و تیمەکانی بەرگری شارستانی هەرزوو شەوی ڕابردوو بە هەنای هاونیشتیمانیانەوە هاتن بۆ ئەوەی گیانی هاونیشتیمانیان بپارێزن بۆی دامودەستگەکانی حکوومەت بەگشتی لە خزمەت هاونیشتیمانیان دەبن بۆ ئەوەی بتوان لە کاتی تنگانە و ئەو کارە ساتانە بە هەنای هاونیشتیمانیانەوە بێت. وا دیار هەرام ساڵ ماوەی ئەوە دوم جارەکەەوە لافاو لە دۆڵی ڕوست دێت زەرروژانی زۆر بەرهاڵەتەن دەگەینێت بە تایبەتیش لە ڕێگەی جستەکانەوەکەوە بابرین بە شێوەیەکی حکومەت بە شێوەیەکی ناڕ جستەکانی دروستکرد چونکە جستەکانی وا کردو کا ببنە بەربەستێکی کام لە بەردەم ئەو لافاوەیەکەوە بە شێوەیەکی بەرچاو ئاوەکە زیاد دەبێت و بەسەر جستەکاندا دەگەڕێ و بۆی ئەمەوە زەرروژان دروست دەبێت دوای ئەوەش کە جاری یەکەم لافاو هات حکومەت هەرێمی کوردستان خەمساردێکی تەواوی لە ڕووی ئەو لافاوە یعنی خەمساردێکی تەواوی نوان نەیتوانی بە شێوەیەکی خێرا و تەواو ڕێگاکان چاک بکا بەڵام دوای ئەوەی دەستی کرد بە چاکردنی ڕێگاوبانەکان وای دیارە بۆ زاری دوم لافاوەکە هاتەوە هەمان زەرروژانی لە هاوڵاتیاندا
بیا بیا بیا